سڵاوتان لێ بێ دوو باڵۆنیشتان هێناوە بەڵێ. چیتان لە دڵتانە داناوە ئەوەی لە دڵمانەوە بۆ پێی گەشتین الحەمدوللیلا بەس هاتووین جێک وەربگرین و ئەو دیمەنە جوانە ببینی. هیچ ئاواتێکەدانە ناوە دڵتان چۆن دامێنەوە بەدڵنیایەوە کەشبی ناگەیت با بمێنێ بمێنێ بەڵێ یەکەم جارتانە بەشداریەکەن لەم فیستیڤاڵەیە بەڵێ تا چەندێک بەلاتەوە جوانە تا چەندێک گرنگە ئەم جۆرە فیستیڤاڵانە بەڕاستی زۆر جوانە بەلامەوە پێم باشە دایمم جۆرە فیستیڤاڵانە بکرێ بۆی کە خەڵکەکە زیاتر ئاشنا بێت جێوێک وەربگرن لەم ناخۆشی ژیان و زروفەیە بتوانن جێوێک وەربگرن تۆزێک دڵخۆش بن کات بەسەر بەرن. تازە و سەرجیتان کردووە بەڵێ. پار ئاوەتان بۆ خوازی ئەم ساڵ بوو وەڵای هەرم ساڵ هەرم ساڵ بوو بەڵێ. ساڵی 2025 چۆن بوو بۆ تۆ وڵی ساڵێکی خۆش بوو ینی بەڕای من ناسینی ئەو بۆ من زۆر خۆش بوو ئیتر پێم خۆشترین ساڵ بە لە تەمەنی ژیانمە ناسین و زەواج هەردووشی لە 25 بوو بەڵێ بەڵاوەکەم ساڵەکەی بووەوە باش الحەمدوللیلا. دەخوا بەخۆشیتان بێ پلانتان چییە بۆ ساڵی 2026 ئەتێوە ساڵی نوێ چۆن بێ سەرەتا ئەمەوێ هەموو کاتێک و هەموو ساڵێک لەگەڵ ما بەردەوام بێ بێکەوە بین ئەنجاوە تەخوازم کامیشیانە بەرەو باشتر بڕوە خەڵکەکەی زیاتر دڵخۆش بێت هەر ئەوە بە خۆشەویستی هەوسەرگیریتان کرد نەوەڵی سەتونسی بوو بەڵێ بەڵێ